بزانە شیان بەسەردی ئەم گەنجانە یان ئەخنکێن لە دەریادا لە خوێندنی باڵای 13 ساڵە خۆم گرێبەسم ڕەفیقەکانم 11 ساڵە هەمانە 6 ساڵە تا ئێستا گرێبەسین داوای حەقی خۆمانەکە هیچ شتێکمان بۆ بکەن ئاو خۆم پیر بووم لەوێ ئەرە وەڵڵا لە 2012 من 2009 من لەوێ هیچ هەر 350کەیە بەشی کرێخانوەکەم ناکە ئەرە وەڵڵا خۆم وسێکتین بێ پیاویچم هیچیان بۆ نەکردو ئێمە وەکو گرێبەستێک هاتوین ڕێپێوانێک و یاکو گربنەوەیەکی ئەمنانە ئەنجام دەین تەنها بۆ داواکاری مافی سەرجەم ئەم کەسان کە گرێبەستن ئێمە وەکو فەرمانبەرین لە وەزارەتی خوێندنی باڵا لە کۆلێژی پۆلیتەکنیکیەکە زیاتر لە 21 فەرمانبەرمان گرێبەستە من بە شخصی خۆم زیاتر لە 6 ساڵ و نیوە گرێبەستمەوە 13 ساڵە گرێبەستە تا ئێستا هیچ نەتیجەیەکی نیە هیچ داهاتوویەکی نیە بەڕاستی ئێمە معارەزە بۆی هەر دەقێ بڕۆ لە ماڵدانیش یعنی تۆ سیرکەش بژێوی ئەم خەڵکە لەسەر موچەیەکی کەمی گرێبەستیە کە زۆریش کەمە لەگەڵەوە شەر پێی ڕازی وەکو حکومەتی هیچ بۆ میلەت ناکە هیچی بۆ ناکە مافە سەرەتایەکانیان جێبەجێ بکە و دڵنیاشم نایکات بەڵام ئێمە هاوڵاتی دەنگی خۆمان ئەگەێنین بەسەر و خۆمان و بە هیوام لە ڕێگای جەنابتانە و بەڕێستانە و پەیامەکەمان بگات و ئەم هەموو میلەتیان چاوەڕی موچەیەکی کەمە بیکا هیچ نەبێ بە فەرمی تاکو مەسیرێکی هەبێ لە داهات و داواکاریەکەمە هەمووی ئەم گرێبەستانە داواکەن ببن بە هەمیشەی پیامانایە 15 ساڵە گرێبەستە بەبێ ئەوەی هیچ مافێکی هەبێ ینی زۆر لە مافەکان لە ئێمە زەوت کراوە ئیجازەی دایکایەتی ئەمە هەر زۆر ناخۆشە نەخۆشی ینی شتەکانمان کەمە مۆڵەتەکانمان وەکو هەمیشەیەکان نین خاڵی دووەم ئەوەی کە بۆ گرێبەستەکان نەکرێ ئەرکێکی زۆریان لەسەرشانە لە هەمان کاتیشا مافیان نییە لەگەڵ ئەوەشە دایرەکەمان بۆ نمونە ئەوەی ئێمە هەر سەر بە هەر سەرۆکایەتیەک بین لەگەڵمانانین ئەوان زۆر هاوکاریمان ناکەن بەداخەوە یەکێ لە خەینەگرێ کێشەکانمان ئەوەیە ئێمە هەمانە خۆم شەخسەنەوە ئەزانم لە دوای ئێمەوە بووە بە گرێبەست بووە بە هەمیشەیی ئێستا هەرەوە کە بووە بە هەمیشەیی چاومان لێ سوورەکاتەوە دەستی پەنجەی هەڕەشەمان بۆ درێژەکە ئیهانەکە بەوەی کە تۆ گرێبەستی خۆپەرست و خزمەتکاری دوژمنانن ئەی میلەتن لە تاو ئێوە ئەی میلەتن لە تاو ئێوە